پێشانگایە لە زنجیرێک وەرکشۆپێک هاتووە و هەمە ئاهەنگێکە لە نێوان شێوەکارانی کورد و ژمارەیەک لە شێوەکارانی بیانی و کارەکە یاخود پێشانگاکە بە تەنها پێکنایەت لە تابلۆی شێوەکاری بەڵکو کۆمەڵێک کاری دەستیشی تایە. لا گەلەری ئێستای شاری سلێمانی پێشانگای زۆزان کرایەوە کە پرۆژەیەکی ئەنترۆپۆلۆجی هونەری نێودەوڵەتی درێژخایەنە با زنجیرەیەک وەرکشۆپ لە ژێر چاودێری هونەرمەندانی کورد و ئەوروپی لە ساڵی 2021 دەستی پێکردووە و تا ساڵی 2025 بەردەوامە بێت. پێشانگاکە بە بەشداری 9 هونەرمەند کراوەتەوە بە سەرپەرشتی دارا ڕەسوڵ کە توانیوانە لە ڕێگەی نمایشکردنی کاری دەستی و تابلۆی شێوەکاری کە گوزارشت لە ژیانی کۆچەری و فۆلکلۆری کوردیە. جی ئاماژەشە ئەم پێشانگای لە ڕۆژانی داهاتووشدا لە سەعاتدەی بەیانی بۆ 5 ئێوارە کراوە دەبێت. سەرەتا بە خێراتتانەکەم. من سروش ئەمەر عینایەت مامۆستام لە کۆلێجی هونەر زانکۆی سلێمانی بەشداریم لەم پێشانگایە کردووە بە کارێکی هونەری. ئەتوانم پێشتر ئاماژەوە بۆم کە پرۆژەی زۆزان پێکهاتووە لە کۆکراوەی دوو کۆلێکشنی مەڵتیمیدیایی دوو هونەرمەند کە بە ناوی ڤێرنە فینکە و محمەد ئەمیر کە کۆلێکشنەکە هەستاون بە کۆکردنەوەی مەجموعەیە کۆلێکشن کە لە نێوان ساڵانی 1968 بۆ 2015 کۆیان کردوێتەوە. مەبەستیش لەم پرۆژەیە دووبارە سیرکردنەوەی جوڵەی کورد لە ڕابردوو لە ئێستاە و خستنە ڕووی لایانی کۆمەڵایەتی و سیاسی ڕەوەندی کوردی. ئێمەش لەم پێشانگایەدا هەوڵمان ناوە بە چەند کارێکی هونەری کارێکەمان و چەند کارێکمان کردووە یان بە کارێک بەشداریم کردو من کە هەندێک جلوبەرگی کوردی ژیانی ڕەوەندە کوردیەکان هەرێکەمان بەکارێکی هونەری بتوانین پێشکەشی بینەری بکەین و بۆ ئەوەی جارێکتر ئاشنای بکەینەوە بە جیلی ئێستا و بۆوانەی کە زۆر شارەزاییان نییە. ئەو پرۆژەی تۆ بەشداریت کردوە پێی چ کەرەستەیەکە بەکارهێناوە لە دروستکردنی کۆزیان کوڵەباڵێکە دروست کردووە چ پێکهاتێک چ مەتریاڵێکە بەکارهێناوەتە؟ من ڕاستیەکەی بۆیە کوڵەباڵم هەڵبژارد جلوبەرگێکی کوردی ڕەسەنە و ئەوەی سەرنجی منی ڕاکێشە هیچ دوورینێکی تیانە. ئەتوانم بڵم یانی لە هیچ شوێنێک بڵێن لە کارگەیەک دروست ناکرێت درومانی تێدانە تەنها بەرهەمێکی خۆماڵیە تەنانەت کەرەستەکانی بەرهەمی خۆماڵین ئەو مەڕووماڵاتەی کە ڕەوەندە کوردیەکان بژێوی ژیانیانی لەسرە من هەستاوم بە سوودوەرگرتن لە خوریەکەی کە ویستمە پیشانی بم کە ئەتوانن جارێکی تر سوود وەرگرن لەو خوریەی کە ڕاستە و خۆ بەکارێنەوە لە دروستکردنی جلوبەرگێک بە تایبەت بۆ گەرمێکی باشە یا بە جسمی ئینسان لە زستانە بەکارێنن. ئەو کەرستانەشی کە بەکارم هێناوەتیایە خوری ڕاستە و خۆی مەڕەکەیە پارچەیەکی کوڵەباڵەکە وەکو خۆی دامناوەتەوە سابوونیشم بەکارێناوە لە تەواوکردنی بەشەکەی تریا چونکە بە پێ ئەو زانیاری کە دەستم کەوتو و پرسیارم کردو لە دروستکردنی کوڵەباڵە بۆ تەسبیتکردنی بڵێن خوریەکە سابوونیان بەکارهێناوە. لەلایەکی تریشەوە مەبەستم بۆ بەو شێوازە هونەری پێشکەشی بکەم وەکو پەیکەرسازێک چونکە شێوازێکی جیاوازیە کوڵەباڵ لە پاڵیا پەسەک هەیە فەرەنجی هەیە حەزم کرد ئەو شێوازە جیاوازە بەکاربێنم لەوانەیە لە دیزاینێکی جلوبەرگا جارێکی تر دیزاینەرەکانمان بتوان بەکاری بێنەوە و بیخەنە بەرچاوی بینەر.